کلیسای خۆجەئی چییە؟ کلیسای خۆجەئی پێک دێت لە گروپێک لە مەسیحیەکان کە لەژێر ناوی مەسیح بە شێوەیەکی بەردەوام کۆ دەبنەوە و لەگەڵ یەکتری پەیمان دەبەستن بۆ بە فەرمی پێشڕاستکردنەوە و چاودێریکردنی ئەندامێتی یەکتر لە شانشینی مەسیحدا لە ڕێگەی وتاردان بە پێی مزگەینی و ڕێوڕەسمەکانی مزگەینی، یعنی لە ئاو هەڵکێشان و خوانی مەسیح. دەزانم ئەمە کەمێک ئاڵۆزە، بەڵام تێبینی 5 بەشەکەی ئەم پێناسەیە بکە. 1. گروپێک لە مەسیحیەکان. 2. کۆبوونەوەی بەردەوام. 3. بۆ پێشڕاستکردنەوە و چاودێریکردنی ئەندامێتی یەکتر لە شانشینی مەسیحدا. ئەم بەرپرسیارەتیە لەسەر هەموو ئەندامێکە. 4. بە مەبەستی نوێنێرایەتیکردنی مەسیح و فەرمانڕەواییەکەی ڕەسەر زەوی بناوی ئەو کۆ دەبنەوە. 5. بەکارهێنانی وتاردان و ڕێوڕەسمەکانی مزگەینی بۆ ئەم مەبەستانە. هەروەک چۆن وتاری قەشەیەک ژن و پیاوێک دەکات بە هاوسەر، کەواتە ئەم 4 خاڵەی کۆتاییش گروپێکی ئاسایی مەسیحی کە لە پارکێکدا کۆ دەبنەوە بۆ بەسەربردنی کاتەکانیان دەگۆڕێت بۆ کلیسای خۆجەئی. کۆبوونەوە لەبەر چەند هۆکارێک گرنگە. یەکێک لەوانە ئەوەیە کە ئێمە وەک مەسیحیەکان بە ئاشکرا کۆ دەبینەوە بۆ ڕاگەیاندنی دڵسۆزیە هەرە بەرزەکەمان بۆ باوەڕەکەمان. ئەوە وەک باڵوێزخانەیەکی شانشینی خودایە کە وێنەیەکی ئاشکرای فەرمانڕەوایی مەسیح نیشان دەدات لەم دنیایەدا. هەروەها ئەو کۆبوونەوەیە کە ئێمە تێدا کڕنۆژ دەبین بۆ پاشاکەمان و ناوی دەنێین پەرستنی خوددا. ڕەنگە هەندێک خەڵکی جیهان لە دژمان ڕابەوەستن، بەڵام خوددا خەڵکەکەی خۆی لە ناو نەتەوەکان دەردەهێنێت بۆ ئەوەی بیپەرستن. ئەو کۆڕ و کۆمەڵە گۆرەکەی لە گەلەکەی دادەمەزرێنێت. هەروەها کۆبوونەوەکە لەو شوێنەدا دەکرێت کە خوددا یاساکانی خۆی تێدا دادەڕێژێت لە ڕێگای وتاردان، ڕێوڕەسمەکانی مزگەینی یان لە ئاو هەڵکێشان و خوانی مەسیح و هەروەها ڕاستکردنەوەی کلیسایی. ڕاستکردنەوەی کلیسایی کردداری کلیسایە بۆ ڕووبڕووبوونەوەی گوناهی ئەندامێک و ئاگادارکردنەوەیان بۆ تۆبەکردن. ئەگەر ئەندامەکە ڕەتی کردەوە تۆبە بکات، ئەوە ئەو کەسە لە ئەندامێتی کلیسا و بەشداریکردن لە خوانی مەسیح دوور دەخرێتەوە، وەک ڕاگەیاندنێک بۆ پیشاندانی ئەوەی کە کلیسا باوەڕ بەوە ناکات کە دانپێدانانیان بە مەسیحدا ڕاستەقینەیە. وتاردان بە پێی مزگەینی یاساکانی گەلەکەمان ڕوون دەکاتەوە. ناوی پاشاکەمان ڕادەگەیەنێت و ئەو قوربانیە ڕوون دەکاتەوە کە ئەو داویەتی بۆ ئەوەی ببێت بە پاشامان. هەروەها وتاردان ڕێگاکانی پاشاکەمان فێر دەکات و ڕووبڕوومان دەبێتەوە لە کاتی یاخیبوونماندا. هەروەها دڵنیامان دەکاتەوە کە گەڕانەوەی ئەو نزیکە. لە ڕێگەی لە ئاو هەڵکێشان و خوانی مەسیحەوە کلیسا ئاڵا ڕادەکێشێنێت و جلۆبەرگی فەرمی سەربازی گەلەکەمان دەپۆشێت. لە ئاو هەڵبکێشرین مانای ئەوەیە ناوی خۆمان لە پاڵ ناوی خودای باوک و کوڕ و ڕۆحی پیرۆز بناسێنین. هەروەها بۆ پێناسەکردنی یەکگرتووی خۆمان لەگەڵ ئیسای مەسیح لە مردن و هەسانەوەیدا. بڕوانە مەتا بەشی 28 ئایەتی 19. هەروەها بڕوانە ڕۆما بەشی 6 ئایەتی 3 هەتاکو 5. هۆکاری وەرگرتنی خوانی مەسیح بۆ ڕاگەیاندنی مردنەکەی و ئەندامێتی ئێمەیە لە جەستەی ئەودا. بڕوانە یەکەم کورنثوس بەشی 11 ئایەتی 26 هەتاکو 29. هەروەها بڕوانە بە مەتا بەشی 26 ئایەتی 26 هەتاکو 29.
خدا دەیەوێت گەلەکەی ناسراو بن و دەستنیشان کراوە بن. ئەو هێڵێکی دەوێت لە نێوان کلیسا یعنی گەلەکەی و جیهاندا. کلیسای خۆجەیی چییە؟ ئەو کۆمەڵگەیەیە کە ئیسای مەسیح دایمەزراندووە و دەسەڵاتی پێداوە بۆ ڕاگەیاندنی مزگینی شانشینەکەی، بۆ ئەوەی دان بنێت بە باوەڕی باوەڕدارانی مزگینی، بۆ چاودێریکردنی بە قوتابیکردنیان، هەروەها بۆ ئاشکراکردنی فێڵبازەکان. هەموو ئەمانە مانای ئەوەیە کە پەیوەندیکردنی ئێمە بە کلیساوە وەک پەیوەندیکردنمان بە یانەکانەوە نییە،